إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، ما مصدق لكم داخلي سلامي خواهي قولتان لبه ميواناني مالي إخوة. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار بخاطرنا وجوانكاني بخاطر اسمي عظمي خوي لتاوان وقناحي همولا يكمان خوش ببه إيمان داراني خوشويس مسلماناني بريز لو تاري أمرودا باس لو دكين بين ونشاني خزانكت بباريزب واتا باسی خێزانەکەین، بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە باسمان کردە لە هەفتانی ڕابردوو، بەڵام بە پێویستم زانی لەم کات و ساتەدا عنوانێک وتارێک بەو ناونیشانەی هەر تاکێکی مسڵمانی ئێمە هەر کەسێک بە عنوانی ئەوەی وتارێک بە ناونیشان خێزانەکەت بپارێزە. ئیماندارانی بەڕێز، لە سایەی ئاینی ئیسلامی پیرۆزدا ئێمە دەزانین خێزان یعنی چی. لە سایەی ئاینی ئیسلامی پیرۆزدا دەزانین باوک، دایک، برا، خوشک، ئەمانە هەمووی دەزانین. ئەگەر کەمێ لەگەڵما بگەڕێینەوە پێشی ئیسلام، لە پێشی ئیسلامدا ئافرەت بۆی نەبوو هەر لەسەر دنیا بژی، ئافرەت کۆیلە بوو. لە پێشی ئیسلامدا تەماشا بکەین، هەر ئافرەتێ پیاوەکەی بمردایە ئەبێ کوڕەکەی داخوازی بکردایە. ئەمەش ڕەفتارێکی زۆر ناشرینە. ئیسلام هات ئەمانەی منع کرد، ئەوەی کەوا ئافرەتێکی خواست لە ماڵێ براکەی ناتوانە بیخوازێ، بۆ باوکی حرام دەبێ، بۆ دایکی حرام دەبێ، هەتا ئەچێتە خوارەوە. هەمووی یاسایەکی بۆ دانا بۆ هەموو لایەکمان. لە پێشی ئیسلامدا تەماشا بکەین میراث بەشی ئافرەت نەبوو، بەس پیاوەکانەیان برد. ئافرەت بە هیچ شێوەیە لە ماڵ بەشکردندا بەشیان نەبوو. لە پێشی ئیسلامدا هەر پیاوێ ناوبانگ بووایە، ئافرەتێک ئەچوو بۆ لای یان دە پیاو لەگەڵ ئافرەتێکا دەخەوت بۆی ڕەچەیەکی لێ بێتەوە، کەس منداڵی خۆی نائەناسیەوە. بە ئێستاشەوە ئیمانداران لە ئەوروپاکە بڕۆ تەماشاکە لە ئەوروپا هەموو کەسێ خاوەنی و صاحبی خۆیەتی، بەڵام صاحبی دەوروبەرەکەی نییە. ئیمانداران، بەڵام ئیسلامە پێمان دەڵێ تۆ صاحبی ئافرەتێکی لە ماڵە، پێڵەن خێزان، تۆ صاحبی منداڵی، چی کوڕ بێ چی کچ بێ. چونکە هەرچی کاتێ خێزان نەما شیرازەی تێک چوو، کۆمەلگاتێک ئەچێ لە ناو ئەچێ. چونکە ئەوانەیشی دژی ئیسلامن، چاک ئەزانن لەکوێ ئیش دەکەن، ئەدەن لەکوێ، بۆ ئەوەی شیرازەی کۆمەلگای مسلمانان نەمێنێ، بەڵکو ئەوان بە ئیسراحەت هەموو شتەکانیان بۆ خۆیان ئەنجام بدەن و وەتیایدا ڕەهای بکەن. ئیماندارانی بەڕێز، لە ئەوروپادا تەماشا بکەین ئەوەی کەوا ها لەوێ بەس ڕاستیەکەی بڵێ. بڕۆ تەماشاکە، پیاو بۆ خۆی کاسبیەکە، ئافرەت بۆ خۆی کاسبیەکە. هەرچی کاتێ ئافرەتەکە بێتی لای ئەم پیاوەیە بەیانی یەوارە هەوەسی نەبێنیوەڕە ماڵەکەی خۆیە پێچێتەوە، مەغریب لای پیاوێکی تر، شەو لای پیاوێکی تر، بەیانی لای پیاوێکی تر. ئەمە ئیسلامە هاتووە ئەمانەی گشتی داناوە بە جوانی بەڕێکی. ئەگەر ئێمە شیرازەی خێزان ئیسلامی لێ دەرکە، هیچی بەسەر هیچ بە نامێنێتەوە، هیچی تیا نامێنێتەوە. ئیمانداران، ئەوەی ئیسلامە پێمان ئەڵێ، پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام هاتنە خزمەتی، فەرموویان چی کەسێ باشە لە دنیادا بیکەینە هاوڕێ، برادەر، خۆشەویست کەس. سێجا لەبان یەک پێغەمبەری نازدار فەرمووی دایک، واتە ئافرەت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی مبارەکدا ئەفەرمی ئەو کەسانە چاکن کە لەگەڵ ئافرەتدا چاکن، ئەو کەسانە خراپن یان تێنەگەیشتوون لەگەڵ ئافرەتدا چاک و باش نین. ئەمام ئیسلامەیە کە ئێمە پێمان ئەڵێ، بەڵام خەڵکانێک لەیلا لەولا لەوەیە بڵێ زۆر جار ئیسلام مافی ئافرەتی نەدابێ، یان ئیسلام غەدری کردبێ لە هەندێکە. نەوەڵڵا حاشا وەلیلا قەتوانیە. هیچ کەسێک و هیچ
ئاینێک لە ئیسلامدا غەیری ئیسلام ناتوانێت ئەو مافەی کە دراوە بە پیا و بە ژن بە مناڵ بە هەمووی بە جوانی بەڕێکی دانراوە. چونکە خوای پەروەردگار لە دوای تاعات و عیبادەتی خۆی ئەمرەکە وەبیلوالیدەین ئیحسانە، لە دوای تاعەتی یەکتاپەرستی خوا دوایەوە بە بەندەکان ئەڵێ بە مرۆڤەکان ئەڵێ چاک بن لەگەڵ شیرازەی خێزان، لەگەڵ کۆڵگەی خێزان، لەگەڵ عەمودی خێزان کە باوک و دایکە. ئەمرەکە پێمان کە چاکە بین بەرامبەرمان، پێمان ئەڵێ ئەگە بمرین و دایک و باوک لێمان ڕازی نەبێ باش نابینین. واتە شیرازەی خێزان ئەگرێتەوە ئەم فەرمایشتە نازارەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە هەمان کاتشدا فەرموویەتی الرجال و یان نیسا و شقاق و الرجال، پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئافرەتان و پیاوان تەواوکەری یەکترین، نەک وەک ئەمڕۆ. ئەمڕۆ ئافرەت لە سەنگەرا بێ بۆ پیا و پیاوش لە سەنگەرا بێ بۆ ئافرەت. کەی دنیا بۆ ئەمە دروست کراوە؟ تۆ شتێک دەرەکەی دەربارەی ئافرەت ئەبێ دەشی کەی بەرامبەر ئەوەکەی تر ئەوەکەی تر ئەوەکەی تر هەمووی ئەبێ وەک یەک بێ. ئیسلام هاتووە پیا و ژن بناتە یەکەوە، ماڵێکی بۆ دروستکە. خوای پەروەردگار جەلە جەلالوو لە باشدا ئادەمی دروست کرد، بە تەنیا نەیەلاوە، دایکە حەواشی بۆ دروست کرد. بەڵام ئەمڕۆ تەماشاکە لە دنیادا کۆمەڵێک خەڵکانێک هەن لەوەیە ڕازی نەبێ ئافرەت ئەسڵەن شوو بکاتە پیاو. خەڵکانێ پەیدا بوون ئەبێ پیاو شوو بکاتە پیاو. خەڵکانێ پەیدا بوون ئەبێ پیاو مارە حەیوانات ببڕێ، هەرێکی حەیوانێ مارە بکا و بیکاتە خێزانی خۆی. خەڵکانێ تریش پەیدا بوون ئەبێ ئافرەت مارەی خۆی ببڕێ لە ئافرەت. ئەمەمان شەیە ئیمانداران. بەڵام خوای پەروەردگار هەمووی دەناسێ و مەخلوقاتی جوان دەناسێ. بۆیە ئینسانی مسلمان و ئیماندار ئەبێ ئاگامان لێبێ، هەموومان چاوکراوە بین، کەمێ بەرچاوڕوون بین، زۆر سادە و ساکار نەبین، هەموو شتێ بێ بخەڵەتین پێی، دوای خۆمان باجی دەدەین. ئێستاش نەبێ ساڵانی تر باجی دەدەین. ئەمە مزایدەیشی تیا نییە، هیچی تیا نییە، چونکە شیرازەی خێزان تێکشوو هەموومان وەک یەک زەرەرەکەین. ئەوە نییە من زەرەرەکەم و تۆ زەرەر ناکەی، یان تۆ زەرەرەکەی من زەرەر ناکەم، هەموومان وەک یەک کە زەرەرەکەین. پەروەردگار شەوەی وتووە پێمان، خوای پەروەردگارە فەرمێ کاتێ ئینسان هەموومان تێینە سەر دنیا سێ حاڵەتی داناوە، سێ سوودی داناوە لە خێزاندا. خوای پەروەردگارە فەرمێ لیتەسکونوا ئیلەیها، ئەو ماڵەی کە دروستیەکەی کوڕێک ئەچێ داخوازی کچێک دەکا دەیدەنێ و پاشانش ماڵێک دروست دەکا لیتەسکونوا ئیلەیها بۆی لەورا ئیسراحەت کا و بحەسێتەوە، و پاشانش مەوەدە و ڕەحمە بێ وجعل بینکم مەوەدەتە و ڕەحمە، خۆشەویستی و بەختەوەری لە نێوانی ئەم کوڕە و ئەم کچە ببینرێ و ڕەها بکرێ. سێهەمیانشە فەرمێ وەڕەحمەتەن مەوەدەتەن وەڕەحمە، میهرەبانی لە بینی ئەم ژن و پیاوەدا هەبێ. ئەی تو ئەگەر شیرازەی خێزان تێکدەی ئەمانە لەکوێ ئامێنێ؟ کەس ڕەحمی ئەبێ بۆ کەس نابێ. ئەگە باو کوڕی نەبێت و زانی ڕەحمی ئێستا تۆ وەک باوکێک ڕەحمی بۆ مناڵەکان خۆت زۆرە، یان بۆ ئەو دوای یان دایکەکە، هەمووی ڕەحمەکەی جیاوازترە بەیەکەوە. ئیماندارانی خۆشەویست، چونکە بۆ لە بەرەوەی ڕێژەی جابوونەوە ڕۆژ بە ڕۆژا لە گەشەدا ئیمانداران ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا، ڕۆژ بە ڕۆژ ئەوەی لێ دێ سێرەکەی تەلاق بە ناونیشانی بێژین جابوونەوە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا. بۆ وایە ئیمانداران؟ لە بەرەوەی دوورین لە ئاین. ئافرەت بە قسەی دەرەواکە، قبوڵی هیچ ناکە لە پیاوەکەی، بێژە بڕۆ ئەو لاوە بێ تەلەفۆنێک پا و بێن خۆڵبەستی پیاوەکەی کەن و بیبن. وا ئەزانێ مافەکەی بەمە دەست ئەکەوێ، نازانێ حایە بن، نازانێ نەخۆی نە پیاوەکەیشی هیچی دەست ناکەوێ، یان پیاوەکەش بەوە بزانێ ئەگە بێت ئیهانەی خێزانی بکاو لەگەڵ خێزانیا باش نەبێ ئەمە سەرکەوتووە. نە ئیمانداران، ئەمە هیچی خزمەتی ئەو خێزانەی کە ئیسلام و مسلمان کە مسلمانان پێکیان هێناوە خزمەتی ناکە، چونکە هەرچی کاتێوا بووین ئەو کاتە سوودی لێوەرناگرین. بۆیە وتیانە شاعران خێزانەکەت بپارێزە ئەگەر ئیمانت بەهێزە، بیپارێزە لە هەموو خراپەکان. لە ماڵی تۆی مسلمان
ئەبێ ڕەنگ بداتەوە ئیمان. ئەگە ماڵێ مسلمان بێ ئەبێ ئیمان شیتیا ڕەنگ داتەوە، ئیمانداری. پیاوەکە ڕازی بێ ئەوەی خوا وتێتی، ئافرەتەکەش ڕازی بێ ئەوەی خوا وتێتی، منداڵەکانیش ڕازی بێ ئەوەی کە خوا وتێتی. ئەگەر وا بێ ماڵێک بەختەوەرە بێ، بەختەوەری دنیا و بەختەوەری قیامەت و هەرگیە بێتیایە. خوای پەروەردگارە فەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا. خوای پەروەردگار هەر لە نەفسی خۆتان ئافرەتانی دروست کردووە بۆی لەگەڵیدا بە حەڵاڵی بحەسێنەوە و ژیان بەرنەسەر، نەک بۆ دوژمنایەتی. بەداخەوە ئەمڕۆ بینی ئافرەت وای لێ کراوە بۆ دژایەتی پیاوش عینادی لەگەڵ ئافرەت، بە تایبەتی هەندێک ڕێکخرا وا لە ئافرەت دەکا بەرەو هەڵدێرەی بە هەمووی نا، هەندێکی باش و شاکە، شتی جوانەڵێ، شتی جوانەکە، شتی جوانەڵێ، بەڵام هەندێکی نەوەڵا بەرەو شیرازەی کۆمەلگا بۆ ئەوەی لەتکە، بۆ ئەوەی لە ناو بدا، بۆ ئەوەی هەمووی بێتە دەرەوە و لە دەرەوە قسە وەرگرێ، بەڵکو لە ماڵەوە هیچ قسەی بە پیاوەکە بە قسەی پیاوەکەی نەکا. چونکە ئینسان ئیماندار و مسلمان ئەوەیە کە پەروەردگار پێمانە ئەڵێ وعاشروهن بالمعروف، لە ماڵە ئەبێ تۆی پیاو معاملەی جوان و چاک و باش لەگەڵ خێزان تا بکەی، خێزانش دەبێ بە قسەی تۆ بکە. ئەمە خوا فەرمێ، ئەمە پێغەمبەر داواکە، ئەمە ئیسلامە داواکە کە نوێژی بۆ ئەکەین، کە ڕۆژوو بۆ ئەگرین. ئەی باشە من ئەگەر نوێژ و ڕۆژوو عیبادەت بکەم، هەمووی بکەم، لە ماڵەوە لەگەڵ خێزانما خراپ بم، چی مانای هەیە؟ ئەگەر ئەو ئافرەتە بەردەوام لەسەر بەرماڵ بێ، ڕۆژی سونەت بگرێ و ڕۆژووی فەرزەکان بگرێ، ئەو ئافرەتە ئەگەر عیبادەتی چاک بێ، حەج بکا و عەمرەکە، چی پیا و چی ژن، بەڵام لە ماڵا بەیەکەوە قسەیان نەبێ، یانی چی؟ ناوێنەی چی ئەمە؟ ناوێنەی چی مسلمانی ئەمە؟ چی ئیمانداری؟ پیاوی وایە دەمانگە ساڵێکە لەگەڵ خێزانیان لە یەک ماڵاژی قسەی نییە لەگەڵ یەکە. چۆنە بێشتی وا؟ شتی وا نابێ قەت. ئەوە چی وامان لێکە؟ ئەو دافعانەی کە خراپن لە دەرەوە قورمی شەکرێین بۆ ناوەوە، بۆ ئەوەی شیرازەی کۆمەلگا، شیرازەی ماڵ، شیرازەی خێزان تێک بدرێتیایە. ئەبێ وریابین مسلمانانی ئازیز، مسلمانانی بەڕێز، ئاگامان لە ماڵ و مناڵی خۆمان بێ، ئاگامان لە خێزانی خۆمان بێ. ئەگەر ئاگامان نەبێ بەڕاستی خراپ دەبین. ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ قانون دێنن، با پیاو جاران بیستومانە و هەر بیسراوە پیاو بەس ئەچێتە داوای ئافرەت، نەمان بینە پیاو بچێتە داوای پیاو، نەمان بینیوە ئافرەت بچێتە داوای پیاو، قانونی یاسای بۆ دەربکرێ، ڕاهای پێ بدرێ، شوێنی بۆ دانرێ. یان نەمان بیستووە ئەوە لە ئەوروپایە خەڵک خێزانی گیان لەبەرێکە، حەیوانێکە، بەڵام کەی ئەمە بووە؟ تۆ بێ وریابی شیرازەی کۆمەلگا ها لە خەتەرە، بۆیە هەمووی هاواری لێ هەستاوە و هەموویشی ئەزانن لەکوێدا شیرازەکەی تێک دەچێت. هەندێک ڕێکخراو هەیە، ڕێکخراوی ژنان لە 160 ئەستن لەگەڵ ئەوان نییە ئافرەت شوو بکاتە پیاو، هەروازانن ئەبێ ئافرەت شوو بکاتە ئافرەت، دوو لە ڕوو جەنابتان. هەندێکی ترش تەماشا بکەین 25 ملیۆن لەسەر دنیادا هەیە ئێستا هەر ئامادە نییە ئەسڵەن زەواج بکا لەگەڵ ئافرەتە، کەواتە 25 ملیۆنی پیاو 25 ملیۆنی ئافرەتشی لە پاڵی زەرەر دەکا، مقابلی یەک ئەم دوانەیە. ئەمجا هەندێکش پەیدا بوون لێمان ئەڵێن ئافرەت ئێوەوە تا ئیسلام ئافرەت دەداتە پارە، چونکە نەفامە، چونکە تێناگا و ئازانێ ئێمە ئەو مارەی بۆ دانین بە پارەی فرۆشین. لەولاوە نازانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی باشترین مارە ئەو مارەیە کە مارەکەی کەم بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان فەرموویەتی ئەلتەمسوا ولو خاتم من حەدید، کچەکەت بدەتە شوو ئەگە بەچی بە حەڵقەیەکی ئاسنیش بێ، یعنی هیچ پارەی تیا نەبێ، هەبوو بە قورئان شووی کردووە. ئەو پارەی کە دانراوە مانای ئەوە نییە ئافرەت بدەیتە شوو بە پارە، نەخێر، ئەوە ڕێز و تەکریمی ئافرەتەکەیە، قەدری هەیە، بۆیە پارەی بۆ دانرێ، بۆیە زیوی بۆ دانرێ، بۆیە ئاڵتونی بۆ دانرێ، لە مارە بڕینە بۆی جا نادرێ بۆ پیاو، هەمووی بۆ ئافرەتەکە دانرێ، چونکە ڕێزدارە، بە ڕێزەوە بە تەکریمەوە پێشوازی لێ یەکرێ بۆ ماڵێک
بۆ خێزانێ دروستکە، بۆ تەکوینی ژیان دروستکە، بەڵام هەیە تێناگا بە بارێکی تر بە ئاخارێکی تر دەیبا. ئێستا لە ئەوروپا تەماشا بکەن ئیماندارانی خۆشەویست، لە ئەوروپا یان لە ئەمریکا ئەوانەی چاوەکەن چاویان بەس لەسەر خێزانی ئیمانداران و مسلمانانە. بڕۆ تەماشا بکە، چونکە لەورە خێزان نەماوە، هەڵوەشیاوەتەوە. ئەوان چاوەکەن چۆن ئەم باوکە و ئەم ژنە بە قسەیەکە، ئەم داڵانش بەمووی بە قسەی باوک و دایکەکە ئەکرد. هەمویان دێن لەوەی ئیسفادە ئەکەن. ئیماندارانی خۆشەویست، نەک وەک لای خۆمان ێواشەوە خەریکین شێرازەی خێزان بە دەستی خۆمان ماڵی خۆمان کاول دەکەین. ناشکوری خوا نەبێ ئێمە چیمان ماوە؟ ئێمە چیمان ماوە ئیلا ئەوە نەبێ دەست بۆین بۆ شیرازەی خێزان و خێزان شتێک دەین؟ ئەیجا چی ئەمێنێتەوە تیایدا؟ ئەوەش بزانین ئێستا تەماشا کە زۆر جار ئەڵێن مسلمان یا ئیسلام بوون، وەڵا بە زەبر بووە. خەڵک وەختی خۆی بە زەبر بووەتە مسلمان. هەندێکی ناحاڵی ئیسە شواڵێ کورد بە زەبری زەرەملە و بە زەری شمشێر بووەتە مسلمان. ئەیسا لە ئەمریکا 8 ملیۆن مسلمان هەیە، بە زەبری چی بووەتە مسلمان؟ کەس چاوی لێ سرکردنەتەوە بوونەتە مسلمان. لە فەڕەنسا لە 110 مسلمانە کەس چاوی لێ سوور کردەتەوە بێتە مسلمان. لە وڵاتەکانی تر تەماشاکە هەمووی بەرەو ئیسلام دێ، بەرەو ئەم دینە پاکە دێ، کەس چاویان لێ سوورەکاتەوە نەخێر. کەواتە ئەوە حەقیقەتە، ئەوە ڕاستیەکەیە کە پێمانەڵێ. خەڵک ئەم ئیسلامە بە بەدی لە زانێ، ئەم ئیسلامە خۆی ماف و حەقی خۆیە دۆزێتەوە، هەمووی بە جوانی ئەبینێتەوە. بۆیە حەز دەکا مافی خۆی لەم ئیسلامە ببینێتەوە. ئەمجا پەروەردگار پێمانەڵێ بە دایک و باوک منداڵ لە دوایەوە هاوسەرگیری دەکرێت منداڵە خەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەمان پێ ئەڵێ هەر کەسێ سێ ئافرەت سێ کچ بە جوانی بکا بەخێو بگێنێتە حەڵاڵی خۆی باداشتی نییە ئیلا باش نەبێ. خۆ نەتراوە نەوتراوە سێ کوڕ. ئیماندارانی عەزیز، مسلمانانی خۆشەویست، حەدیسەکانی ئەمە گەشەی کەینەوە بزان چەنێ دای بنین لەگەڵ کەسێکی خوێندەوار تێگەیشتوو، بزان چەنێ مافی ئافرەت دراوە لەم ئیسلامە پاکەدا، لەم ئیسلامە جوانەدا. بۆ ئێمە بین لە سەنگەرا بین بەرامبەر بە ئیسلام، سەنگەر بگرین بەرامبەر قورئان، سەنگەر برین بەرامبەر بە پێغەمبەر، بە میحراب، بە مەلا، بە شوێنە چاکەکان، بۆی هەمویان لەکەدارکەین، عیبداریکەین. بۆی مەبەستێکمانەیە لە پشتم قسانەوە ئەو ئیسلامە پاکە، ئەو شیرازەی خێزانە لەکەدارکەین. زۆر جار بەداخەوە مسلمانانە شەکەونە داوی ئەمانەوە، سێرەکەی ئەو شەکەوێتە داویانە و شان بەشان شتە نووسێ و شان بەشان شتەکان بڵاوەکاتەوە. نازانێ ئەمە شتێکی ترا لە پشتی ئەمەوە، بەڵام ئەمە ئاگای لێ نییە وەک مسلمانێکی سادە. ئەبێ وریابین ئازیزان و خۆشەویستان. خاڵێکی ترمانەوەی ڕەشبین، زۆر جار خێزانەکانمان بڕێکیانەیە ڕەشبینن، ڕەشبینیە بینی لە خێزاندا. پیاوەکە بێزارە لە ماڵە، ژنەکە بێزارە، مناڵەکان بێزارە. بۆ بێزاری؟ بێزاری ئەوەیە هەندێکی وازانێ منداڵی نییە تر بێزارە، هەندێکی فەقیرە کە بێزارە، هەندێکی دەوڵەمەند هەر بێزارە. ئەی بەوا بین ئیمانداران، خوای گەورە مناڵی نەدا پێت خۆی چاکی لێزانی. لەوەیە خوای گەورە مناڵێکە بداتێ 100 و 1000 جار بتایە خوایە مناڵێکم نەدەیتێ. فەقیری خوا نافسی دەوڵەمەند بووایە لەوێ خواد نەناسایە، دەوڵەمەنی فەقیر بووایە لەوێ خواد نەناسایە، دەوڵەمەنی بۆیە خوا ناسی. ئەی بۆ سوپاسی خوا ناکەی لەسەر ئەمانە؟ هەمووی بۆ سوپاسی ناکەی. پێغەمبەری خوا فەرمێ باشترین کەس ئەو کەسەیە چاک بێ بۆ ماڵ و مناڵی خۆی. تخوا هەمومان بدەین لە قەپان، هەمومان بدەین لە تەرازوی شەرع. ئێمە وەک پیا و ژنش وەک ژن، منداڵ و مناڵەکانش وەک منداڵ. بزان چەندێکمان دەرەچین لە قەپانی ئەم دینە پاکە لە ماڵەوە. کەسی وایە لە دەشتەوە ئەمەنە شیرینە، لە شیرینترە، لە ماڵەوە ئەوەنە زبرە، کەس ناوێت لە ماڵە قسە بکا لەگەڵیدا. مناڵ ناتوانێت دەنگی هەڵبڕێ، خێزانی ناتوانێت قسە بکا لە حزوریە. چۆن وابێ؟ ئەی ڕەشبین لە ماڵی تۆدا چۆن نابێ؟ چەندێ خۆشەوە بشتە ماڵەوە سەلام بکەی لەو ماڵە، خێزانت یارمەتی بدەی، لە کار و کردداری ئەوش یارمەتی تۆ بدا، مناڵەکان یارمەتی باوک و دایک بدەن، باوک و دایک یارمەتی منداڵەکان بدا.
ئەو خێزانە بەختەوەرە بێ، ئەو خێزانە جوانە بێ، ئەو خێزانە باشە بێ. ئەوانەیشی کەوا زەرەرە لێمان، ئەوانەیشی کەوا ژیانمان تێکەدا ئیمانداران، دوو سێ خاڵە لە خزمەتتانە باسی یەکەم. یەکەمیان پاراستنی نهێنی. پاراستنی نهێنی عەیبە، وەڵڵا عەیبە. کەسی وا هەیە هەموو شتێکی لە فەیسبووکە، ناوماڵەکەی لە ناو فەیسبووکە، ڕسمی خۆی، ڕسمی خێزانی، ڕسمی ژنەکەی، ڕسمی کچەکەی، ئەچێ بۆ هەرکوێ ڕسمێکی ئەگرێ و بڵاوی ئەکاتەوە. نهێنی نییە. نهێنی خێزانەکەی، لای دراوسێکەی، لای ڕەفیقەکەی باسیەکە. ژنەکەی ئەچێتە دەرەوە نهێنی پیاوەکەی، لای دەوروبەرێکی باسەکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خراپترین کەس لە ڕۆژی قیامەتە هێنن، پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسەیە نهێنی ماڵەکەی خۆی دەرەکا. چۆن وابێ؟ خەڵکێک شا لە کەمینە بزا ماڵی فڵان چییە و نهێنی دەرکا. جا ئێستا ئەمە شادەتە سەری، ئەگەم کەمێ قاڵت لێبێ و کەمێ دەنگت بەرزێتەوە، قانون دەربکرێەوە نەخۆشە. لە ماڵ ئەگەر هەر هاوار بکە بێژی مناڵەکەم دەنگت بەرز بێت لە دەشتەوە شکاتی لێکەن تێنکە لە بچەتەکەن، خۆتش نازانی چییە دنیا. ئەمە شاتە تەبانی. ناوێری ئەبێ نەڵێی لەگە مناڵەکە تا لەکوێ هاتی لەکوێ ڕۆیشتی. مناڵ دوی شەو سێ شەو هاتەوە بۆت نییە بڵێ. ئەمە قانونە جوانەکانە. بە خێزانت داوای کاری شەرعی بکەی، ئەگە زۆری لێ بکەی ئەمە توند و تویژیە، نابێ بە زۆر. بۆ چییە؟ یعنی ئەم ئافرەتە حەڵاڵی ئەم پیاوە نییە بە زۆر، یعنی حەساوی ئافرەتەکەی لای تۆشەکەن وەک دەرەوە، بە زۆر داوای لێەکەی. قانونەکان چی لێ هاتووە ئیماندارن؟ بەرەو کوێ چین ئێمە یەواش یەواش؟ ئەی باوکێ نەتوانێ بە منداڵ، ئەی دایکێ نەتوانێ بە منداڵەکەی هیچ بڵێ، ئەیتر خێزان لێکوێ کۆوە بێتەوە ئیماندارن مسڵمانان. خۆ هەموومان بەچکەی مسڵمانین، بەخوا ئەوەی نوێژەکە ئەوەی نوێژ ناکە، بەخوا ئەوەی دیندارە ئەوەی بێدینە، هەموومان بەچکەی مسڵمانین. بەخوا باو باپیرمان زنیکەوە هیچی ڕازی نییە بەم قەرارەی کە کوڕەکانی ئێستا ئەیدا لە پەرلەمانە، کە کچەکەی لە پەرلەمانە ئەوەکەی بۆ ئەکا. هەر باوکو دایکەکەی زنیکەوە بەخوا ڕازی نییە پێی. ئەی بۆ ئەمانە. یعنی ئێستا ئێمە هیچ عیب و عارمان نییە لەمە زیاتر نەبێ، هیچمان نییە لەمە زیاتر هەمووی تەواو بووە. ئەمانە خراپە، ئەمانە خزمەت ناکا بە وڵات، ئەمانە خزمەت ناکا بە هیچ کەسێ بەخوا، بە مسڵمان بە غەیرە مسڵمان، بە هەر چێڵی. بەخوا ئەتەوێ بەم قەرارانە دڵی خەڵکی تر خۆشکەی، بەخوا خۆش نابێ. هەزەرە دەدەی لە خۆت، بەم قسانە هیچی نییە و هەمووی خراپە و هەمووی خراپە دەبێ. ئیماندارانی خۆشەویست، کابرایە فەرمێ سێ ئیسلام کە چۆن پیاوی پەروەردە کردووە. پیاوێک ژنەکەی تەلاقەدا، کە تەلاقیەدا ئەڵێن بۆچی تەلاقت داوە؟ ئەڵێ تەلاقم داوە تازە باسی ناکەم، باسی عیبەکەی ناکە. کاتێ ژنەکەی دووبارە شووەکە دە پیاوێکی تر، ئەڵێن ئەتێنەوە بەلای پیاوەکە، ئەڵێن پیاوەکە ئێستا ژنی تۆ نییە، خۆ ژنی کەسێکی ترە، ئێستا باسیکە. ئەڵێ جاران ژنی خۆم بوو، عیب و عاری من بوو باسم ناکرد، ئێستا عیب و عاری یەکێکی ترە بە هیچ شێوێ باسی ناکەم. ئیسلام ئاوا خەڵک پەروەردەکە، ئاوا پیاو بێ ژن بێ، ئاوا پەروەردەیەکە. تەنانەت نهێنەکەیشی دوای خۆشی باس ناکە ئیمانداران. دووەمیان پاراستنی حەیا، پاراستنی شەرم. الحەیاء شعبة من الإيمان، واتا پاراستنی حەیا و شەرم. ناشکوری خوانەوێ ئێستا کوا حەیا و شەرم ماوە، ناشکوری خوانەوێ تەماشاکە. جاران ئافرەتانی ئێمە شۆ بن، سێر ئافرەتانی ئەمڕۆ بکە. پیاو وایە ژنەکەی لەگەڵ هاتیێتە دەرەوە فولمی کیاجەکە، پیاوەکەی ناتوانێت پێی بڵێ ئەمە مەکە. ئەوەنە لە دەرەوە جوانە، لە ناوە ڕبعێ جوانی نییە بۆ پیاوەکەی. پیاوی و ژنی وایە لە فەیسبوک سەرەنە قەیسەریەکەوە عەلە ئەساس ئەمە خۆشەویستیە. وەڵڵاهی ئەوە خۆشەویستی درۆیە، تۆ زیرەک بە لە ماڵەکە تابیکە، فەیسبوک پێویستی نییە بەمە. یان دەسە خاتە سەر شانی و باوشی پێیاکە و ڕسمێکی بڵاوە کاتەوە، یان بە کۆڵانە ڕاو دەست یەگری، ئەڵێی ماڵ نەماوە بەس لە کۆڵانە دەست یەکتری بگرن. ئەمە گشتی حەیا و شەرم ناماوە دوو لە ڕوو جەنابتان، بێئەدەبینەوەی لە خزمەت ئێوەدا. ئەگە حەیا و شەرم بمێنێ ئەمانە کوایە؟ جاران کەی وابوو ئافرەت بە سترێژی ژێرەوە تێتە دەرەوە، جاران لە ماڵە لە تەنافی ماڵە کەلپەلەکانە شۆرە جلی ژێرەوە نابێت دیار بێ. ئێستا بە کۆڵانەکانە هەڵەواسێ لە سلێمانی. ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی حەیا و شەرم نەماوە ئیمانداران، نیشانەی وای لێ هاتووە. وەشتی زۆر هەیە گە باسکەم تەواو نابێ.
ئەبێ وریابین ئاگامان لێ بێنێنی خێزان وا لێکا خێزان ئەڕمێنێ خێزان تەدمیر دەکات دووەمیان پاراستنی حیا و شرم چونکە حیا و شرم وا دەکا ئەگەر وا نەبوو ئەو کاتە خراپە بێ وە سێهەمیان یان وتراوە 570 لە 2018 ئەحسایە کراوە لەسەرەوانەی کەوا ڕێژەی تەلاق 570 سکاڵا تۆمار کراوە 87 لەکوێ لەناو خوێندەوارە بۆ تەلاقبوونی پیا و ژن بەڵام لە گوندەکانە تەماشاشکەی 521 لە گوندەکانشە 54 تەلاق ڕێژەی تەلاق لەناو شارە زۆرە تا گوندەکان سەبەب و هۆکارچی زۆری چییە؟ زۆری ئەوەیە کە خاڵی سێمە ئەوش کە بە بۆنەی فەیسبوک و ئەنتەرنێتەوەیە ڕێژەی تەلاقەکان زۆری لەسەرەوەیە 180 لەسەر ئەم بەزمەیە ئەمەی لێدا لە ڕێژەی تەلاق کەمە بێتە خۆی لە خۆیدا سێمیانش ئەوەیە پاراستنی تەربیەی خێزان ناشکری خوا نەوێت تەماشاکە تەربیە وزارەتی تەربیە سێریکە هەر ڕۆژی شتێکی لێوە دەرەچێ ئاڵای ڕەگەزبازی لەسەر کتێبی قوتابی کە دانراوە زۆر ئاسایشە ئاسایە لای تەماشاکە ڕۆژی فەقەرەیەک دەرەچێ بەلەونێک منهەجێکی کۆن تەلەبە ئەچی هەرە ڕوا مەنهەجەکە تەواوەکە و دێتەوە هیچ ئیسفادەی لێ ناکە تخوا ئەم ساڵ بگرنەوە تا ساڵەکەی تر قوتابی و تەلەبەت ڕۆیەتە مەکتەب ساڵەکەی تر کۆتایی بێنە دای بنە بڕێک بڵێ کوڕم پێشتی جوانم پێ بڵێ لە دوای ئەوەی کە فێر بووی پێشتم پێ بڵێ کە ئێستا تۆ توانی کاسبی پێ بکەی وەڵای هیچ نازانێ هەر بڕێ وەک بە بەغە لەبەری کردووە و ئیمتیحانی کردووە و ناجیح بۆتەوە بەرهەمی نییە هیچی تیان نییە ئەڵێ مامۆستایەک وەرەقەی داوە دەست هەموو تەلەبەکانەوە بە تەلەبەکانی وت شتێک بنووسنەوە دوای بێنەوە شتێک بزان ئاواتان چییە دوای هێنایەنەوە گشتی کۆ کردەوە مامۆستاکە ئافرەت بوو بردیەوە بۆ ماڵ شەودانش بە دیارەوە سێرەکە زۆر معجەب بوو بە نووسینی تەلەبەیەک نووسیەتی چی لە ناو وەرەقەکە خۆزگایە موبایل بووایە خۆزگایە موبایل بووم ئەڵێ پیشانی پیاوەکەیدا بێژین مامۆستاکە پیشانیدا زۆر لای سەرسوورمان بوو بۆ تەلەبەیەک تەمەناکە ئەو موبایل بووایە دوای بانگی کرد لە پۆلا بانگی کردی کوڕم بۆچی واکە وتی مامۆستا ئەگەر من موبایل بووایەم قەدرم لای باوکمە بوو قەدرم لای دایکشمە بوو وتی بۆ کوڕم وتی لەبەرەوەی باوکم بەردەوام خەریکی موبایلە دایکمش بەردەوام خەریکی موبایلە ئێستا چیتە میێوانی پیاوەکە خەریک فەیسبووکە خەریکێتی ژنەکە لەو دیمۆ جەجایەجە چایەکە بێرە ئاگای لێی نییە خەریکی هەر ئەمەیە شیرازەی کۆمەلگا بەرەو چی ڕۆیە ئیمانداران خۆشەویستان خاڵێکی تری چوارەمەوەیە ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنەکان هەرچی تەلەڤیزیۆنێکی خراپ هەیە بیسڕەوە کورە کاگە کەناڵی خراپ هەیە بیسڕەوە ئەڵێ مامۆستا سێری ئەو فیلمە کە میچی تیانە بەس باوشەکەنەیەکە دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبینێ کورە عەیبە هیچ نییە وەڵا بەس سەر و ملی ڕووتە بەس قاچی ڕووتە کورە و کەناڵێ لە بسڕە وەڵڵا گونەحباری لە دیوانی خوایە کورە بابە شیرازەی ماڵت تێکەدا بابە ژنەکە لە دەست دەرەچێ مناڵەکە لە دەست دەرەچێ ئەم کەناڵانە ئیسفادەی نییە بۆ تۆ شیرازەی ماڵی تێکدا ئیسفادەی نییە بۆ تۆ ئیمانداران خۆشەویستان وە زۆر جار فەزایەکان شتی بوچوک گەورەیەکەنەوە شتێکی بوچووکەوە نەیکەنە هەرایەک ئەڵایەک گەورەیەکەنەوە بۆی خەڵکی پێ مەشغوڵ کرد ئیمانداران ئەبێ وریایان چوارە بین خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە خێزانمان بپارێزیە لە هەموو گرفتێک و یەک مصیبەتێک خوای ڕەحم بە مولایەتمان بکە ئامین ئامین والحەمدولله رب العالمین